ڕاستی زۆر گرنگە ڕۆژنامەنووسی کورد و سەحافەی کوردی لە هەر چوار پارچەی کوردستان و هەموو ڕۆژنامەنووسانی کورد لە هەر کوێیەکی جیهان بن پشگیری لەو 12 ڕۆژنامەنووس لەو 11 ڕۆژنامەنووسە بکەن کە ئێستا لە مانگرتندان و پشگیریەکی تەواوە کەیسەکان بە جیهانی بکەن و بزانرێت کە داواکەیان ڕەوایە و زۆرترین راپۆرت یان زۆرترین هەواڵ لەسەر ئەم ڕۆژنامەنووسانە بکرێ بۆ ئەوەی کە لەسەر ئاستی جیهانی و فیدراسیۆنی ڕۆژنامەنووسانی نێودەوڵەتیش بێنە سەرقەت بۆ ئەوەی کە کەیسی حەقی ئەم ڕۆژنامەنووسانە بە جیهان بگا و پشگیری بکرێ. خەمی گەورەی ئێمە ئەوەیە لە ئێسایە ڕاگەاندنێکی نیشتیمانی نییە لە کوردستان و بە دیدی حیزبیانە کە ئەو ڕۆژنامەنووسانە هەمویان پەکەکە نین کە پشگیری ئازادکردنی عەبدوڵڵا ئۆجەلانەکەن. خەمی گەورەی ئێمە ئەوەیە کە بواری ڕۆژنامەگەری لە کوردستانە پیشەیانە بێ و پشگیری لە هەر ڕۆژنامەنووسێ بکەن هەر ئایدایەکی هەبێ. ئەو پیشەیانە مانی گرتووە لە بەرامبەر ئەوەی کە ناگا بە سەرۆگاپۆ ناگا بەوەی کە بزانێ ژیانی چۆنە گوزەرانی چۆنە و داوای زانیاری لەسەر تەندروستیەکە لە بەرامبەر ئەمە کەمانی گرتووە و لە بەرامبەر ئەوەی کە ئازاد بێ مانی گرتووە بەداخەوە ڕۆژنامەنووسی کوردی بە تایبەتی لێرە لەم بەشەی کوردستان کەمترین راپۆرتیان لەسەرەکرێت کە ئەوە جێگەی خەمە و ڕۆژنامەنووسێک لەو پڕی دنیا کە توندوتیشێکی بەرامبەرەکرێ لێرە راپۆرتی لەسەرەکرێ هەواڵی لەسەرەکرێ تەقینەوەیەک شوێنێک شتێک لەو پڕی دنیاکرێ ڕۆژنامەی لە هەرێمی کوردستان ڕۆژنامەنووسان سەرقاڵەکرێن پێوەی بەڵام بۆ ئەوەی کە 11 ڕۆژنامەنووس لەمانگرتندان ئەوە لە سەرەتای مانگی سێوە تا ئێستا خەڵکی کوردستان نازانێ ئەم ڕۆژنامەنووسان مانیان گرتووە لە بەرامبەرەوەی ناگەن بەوەی بزانن تەندروستی ئاپۆ چۆنە و داوای ئازادکردنی ئەەکەن. لێرە کەمترین راپۆرتیان لەسەرکرێ و کەمترین ئەمانە کێشەکانی ڕاگەاندنی ئێمە کە نیشتیمانیانە ئیژ ناکەن و پیشەیانە ئیژ ناکەن و هەمووی ئاراستە کراوە لەسەر ئەساسی حیزبەکانیان کە خەمی ئێمە هیوادارین لە ساڵانی داهاتووە ئیش بۆەوە بکرێت کە شتێک ڕووداوێک یان بڵێن بۆ نمونە ئەوەی کە ئەو ڕۆژنامەنووسانە مانیان گرتووە بە شێوەیەکی زۆر جوان ئیشیان لەسەر بکرێ و راپۆرتیان لەسەر بکرێ وەک گوتم چەند راپۆرتێک بە زمانە جیاجیاکان و داوا بکرێت لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و فیدراسیۆنی ڕۆژنامەنووسانی نێودەوڵەتی بێنە سەرخات بۆ ئەوەی پشگیری ئەم ڕۆژنامەنووسانە بکات و بڵێن داواکانیان جێبەجێ بکرێ. هیچ نا ئێمە بزانین تەندروستی ئاپۆ لە ئێستا چۆنە و حەقی شەرعی خۆمانە بیزانین. هیوادارم بە زووترین کات داواکانیان جێبەجێ بکرێ و ئیترەوەش جۆرێکە لە بەرخودان و هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم.